بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاو و ڕەحمەت و میهرەبانی خوای گەورەتان لێبێت. بەڕێزان خۆشحاڵم لاڵقەیەکی دیکەی بەرنامەی دوانگەی خەڵک ئەم ئێوارەیەش هاتمەوە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست. بەڕێزان لە هەر ئەڵلقەیەکی بەرنامەی دوانگەی خەڵک تەوەرێک دادەندرێت و وەسەرنج و تێبینی ئێوەی ئازیز و خۆشەویست لەسەر ئاڵلقەکە لەسەر تەوەری بەرنامەکە وەردەگیرێت. دیارە لەم سەرۆبەندی بانگەشی هەڵبژاردنەکاندا تەوەرەکان تایبەتن بە ئەم هەڵمەتەی کە ئێستا پێی دەوترێت هەڵمەتی بانگەشەی حزبولانە سیاسیەکان بۆ بەشداریکردن لە پرۆسی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان. تەوەری ئەمڕۆی بەرنامەی دوانگەی خەڵک هەمیشە کۆمەڵی ئیسلامی لەبەرەی گەلدا بووە. ئەمە تا چەند ڕاستە؟ ئێوە وەکو هاوڵاتیان کە لە هەرێمی کوردستان ڕووداوە سیاسیەکان دەبینن، حەدەسە سیاسیەکان دەبینن، زۆر جار هاوڵاتیان کە ڕژاونەتە سەر شەقامەکان وە زۆر جار داوای مافە سەرەتایەکانی خۆیانیان کردووە. دوای ئەوەی کە ڕژاونەتە سەر شەقامەکان یەکەم شتێک کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان سەرنج و تێبینیان لەسەری هەبووە چاویان خستووەتە سەر سەرکردەی هێزە سیاسیەکان یاخود مووقیفی ئەو هێزانە ئاخۆ چییە، کاردەنەوان چییە سەبارەت بە داواکاری ئەو هاوڵاتیانە. لە 4 ساڵی ڕابردوودا یاخود لە سەرەتای دامەزراندنی کۆمەڵی ئیسلامی تاوەکو ئێستا تا چەند کۆمەڵی ئیسلامی لەو کاتانەی کە هاوڵاتیان داواکاری مافی سەرەتایی ژیانی خۆیان لە ئاو کارەبا و داواکاری دەربڕینی ناڕەزایەتی خۆیان لە خراپی بارودۆخی ژیانیان دەربڕیوە، تا چەند کۆمەڵی ئیسلامی و پەرلەمانتارەکانی لە پەرلەمانی کوردستان و لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەبەرەی هاوڵاتیان دابوون و پشتیان لەدەسەڵات کردووە لەو حاڵەتانەدا. ئایا ئەوان بە جۆرێک مامەڵان کردووە کە پشتی هاوڵاتیان بەرداوە، پشتی ئەو کەسانیان بەرداوە کە لە کاتی هاڵمەتی بانگەشەکاندا بەڵێنی ئەوان پێداون کە هەمیشە لە پشتی هاوڵاتیاندا بمێنەوە و ڕویان لەدەسەڵات کردووە؟ تەنها لەو کاتانەدا کادیرەکانی کۆمەڵی ئیسلامی و پەرلەمانتارەکانی کۆمەڵی ئیسلامی ئیشان بە هاوڵاتیانە بە فیعلی لە کاتی هەڵبژاردنەکاندا کە داوای دەنگیان لێ دەکەن یاخود دواتریش لە کاتی مەوقیفە سیاسیەکان کوردوتەنی ئەو کاتانی کە کاتی دەربڕینی مەوقیف و هەڵوێست و جوامێری و پیاوەتی ئەوان مەوقیفیان هەبوو و هەڵوێستیان هەبوو لە بەرەی گەل و هاوڵاتیاندا ماونەتەوە و هیچ کاتێک خۆیان لە هاوڵاتیان جیا نەکردوێتەوە. ئەمە تەوەری ئەمڕۆی بەرنامەی دوانگەی خەڵکە. ئایا هەمیشە کۆمەڵی ئیسلامی لە بەرەی گەلدا بۆ یاخود پشتی هاوڵاتیانی بەرداوە و تەنها لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکاندا بۆ کۆکردنەوەی دەنگ پێویستی بە هاوڵاتیان بووە؟ بەڕێزان لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا کە بینیمان لە هەرێمی کوردستان کۆمەڵێک مەوقیفی سیاسی گەورە هاتنە پێشەوە، کۆمەڵێک وێزگەی سیاسی هاتنە پێشەوە، گرنگترین ئەو ڕووداوە سیاسیانەی کە لە 4 ساڵی ڕابردوودا ڕوویاندا چەند جارێک خۆپیشاندانی گەورە لە هەرێمی کوردستان ڕوویدا، زۆربەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانی گرتەوە و هاوڵاتیان زیاتر فۆکەسیان خست بۆ سەر هێز و لانە سیاسیەکان ئاخۆ ئەوان بەکام ئاقاردا دەڕۆن، پشتی دەسەڵات دەگرن کە ئەم زۆڵ مستەمەل هاوڵاتیان دەکات و مافی سەرەتایی بە هاوڵاتیان نادات و ئایا دانووی ئەم هێزە سیاسیانە بە تایبەت کۆمەڵی ئیسلامی لەگەڵ دانوەکانی دەسەڵات و هێلکەی ئەوان لەگەڵ هێلکەی ئەوان لە یەک سەبەتەدان یاخود گیان، بۆیە هەمیشە چاویان لەسەر هێزەکان و بە تایبەت کۆمەڵی ئیسلامی بەپێی ئەم مەوقیفە سیاسانە تا چەند کۆمەڵی ئیسلامی پشتگیری شەقامی کردووە، پشتگیری داواڕەوەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی کردووە لە هەموو ئاستەکان بە تایبەت لە ئاستی سەرەوە کەسی یەکەمی حزب تاوەکو دەگاتە ئاستی خوارەوە کادیرەکانی بە چ جۆرێک پەروەردە کراون. بەڵێ چێمان لەگەڵدایە؟ مام شەریف لە سەنگاوە لەگەڵمانە. فەرموو مام شەریف. سڵاوتان لێبێت مام شەریف، سڵاوتان لێبێت، فەرموون. زۆر سپاس بۆ بەڕێستان مام شەریف. لەسەر تەوری بەرنامەکە چیتان هەیە؟ فەرموون. وڵای بەرنامەکە بەرنامەیەکی جوانە. هەمیشە کۆمەڵی ئیسلامی لەبەرەی گەلدا بووە. من ئەو شایەتەیە دەم هیچ کاتێک کەمتەرخەم نەبوونەوە بەسپاسی هەڵوێستان دەکەم بەڕاستی ئەو ئەندام پەرلەمانانیەوە کاری باشیان کردووەوە بە تایبەتی ئەو ئەندام پەرلەمانانەی کە لە بەغدایشیان کردووە تا ئەحمەدی حاجە ڕەشید زۆر خۆشحاڵ بووین کە دەستەوە بۆ جێگیری دووەمی پەرلەمان بەڵێ بەداخەوەکە نەیانهێشت. مام شەریف بەڕای بەڕێستان وەک هاوڵاتیەک کۆمەڵی ئیسلامی و پەرلەمانتارەکانی ئەگەر ئاوا سەرڕاستانەتەوە وەکو کۆتایی
لەگەڵ هاوڵاتیان و وەردەنگدەرانی خواندا بمێننەوە. ئەمە کۆمەڵی ئیسلامی بەکوێ دەگەێنێت؟ زۆر تەواو حاڵی نمون لە پرسیارەکە کۆمەڵی ئیسلامی بەڵێ ئەگەر ئەندام پەرلەمانەکانی وەکو پێشوو ئەگەر باشتر کار بکەن کۆمەڵی ئیسلامی بەرەو هەڵکشانە ڕادەکانشی دڵنیامە جارە دەنگەکانی زیاد بەردەبێتەوە لەبەرەوەی کۆمەڵی ئیسلامی ئیشتکارەکانی دیارە لەگەڵ حیزبەکانی ترە جیاوازیان زۆرە حیزبەکانی تر لاوەکان زۆریان ناڵێم هەموویان زۆریان ئەندام پەرلەمانەکانیان بەس بۆ پۆست پارە و پۆستکردنەوەی پارە و پۆستەکانیان بۆ زیاتر تمەحانەوانە بۆ تمەحانە کاری باس و کاران نەبووە بۆ خەڵک بۆ جەماوەر بەڕاستی ئەندامی پەرلەمانەکانی کۆمەڵی ئیسلامی ئیشەکانیان دیار و بەستاوە بە تایبەتی هەر لە ئەوەی کە زۆر داکۆچیان کردووە لە ماسی دووجاران لە بەغا کاتیان بۆ دەمێکە لەوانە کاک ئەحمەد حاجە ڕەشید بەڕاستی بۆ یەکێ لەوانە کاک موسەنا ئەمین لە یەکگرتووی ئیسلامی ئەمانە ئیشکارەکانیان دیارن کە بەبێتم وحدەبی هەڵبژاردن ئەوە نەتیجە هەڵبژاردن بۆ نەهیز ئەو کاتانە زۆر هەڵوێستیان بووە و داواکاری زۆر باشیان کردووە بۆ جەماوەر و ئەمانەش کە لە کوردستان بوونە هەموو کاتی هەڵوێستی باشیان بووە لە کاتی پرۆژەکانە لە کاتێک ئاساکان دەچوو لە پەرلەمان لەو کاتانەی کە یاسای سەرۆکایەتی هەموارکرایەوە بەڕاستی مەوقفی باشیان بووە هەڵوێستی باشیان بووە بەڕاستی ئەوەکو سلوورەکە مع خەڵکی سەنام مستاکیان لەکەم بەڕاستی شوێندەستیان دیار بووە جا خۆی هەموو کەسێک ئەگەر زۆر باش هەر کەسێک و بیگە لە ڕێی حیزبێک و ئەگەر موقفی نەبێ خۆی بە موقف ئەو حیزبانە سەرەکەون ئەو کەسانە سەرەکەون يعني موقفی سیاسی زۆر باشە مام شەریف کۆمەڵی ئیسلامی بۆ لەوانە موقفی سیاسی هەبووە کە هەموو کاتەکانە هەڵوێستی خۆیان هەبووە ڕێی خۆیان هەبووە هیچ خراپیان تەرح نەکردووە ئەگەر شتێک خراپی زیاتر خراپیش هاتێتە ناوە هەمان دژایەتیان کردووە بەرهەڵگیریان کردووە هەتا کەم بوونە بەپێی ئەو ڕێگەستەمەی خۆیان ئەتوانم بڵێم کاری ناشیان کردووە و شوێندەستیان دیار بووە لە پەرلەمانی کوردستانی لە کاتی هەماسیمەی یاسای سەرۆکایەتی هەرێم کە بەداخەوە هێزە لە هێزە یاسەکانی کوردستان کە ئەو تا معارەزە خۆیان نیشانەدا ئەوان کێشیاری یاساکەیان کرد و کۆمەڵی ئیسلامی ڕەتی کردەوە بۆ دەم سپاس بۆ سەرنج و تێبینیە جوانەکانی مام شەریف لە سەنگاوە کاتی باشم پێتاندا سپاس بۆ بەشداری بەڕێستان هەنی لە دەربەندی خانەوە لەگەڵمانە فەرموون سڵاوتان لێبێت فەرموون لە تۆش پێشەکی دەستخۆشی بەرنامەکەتان لێگەن زۆر سپاس هەنی خان ڕێزم بۆ گشت کارمەندان هەیە زۆر سپاس بەڕاستی من خۆم ڕاستەکەی تا ئەم ماوەش قەنەعەتم بەوە نەبوو دەنگ بەم بەڵام گەشتومەتە ئەو ڕادەیەی کە دەنگ بەم ئینشاءڵڵا دەنگەکەشم ناڕات باش ئینشاءڵڵا دەنگیش بە کۆمەڵی ئیسلامی ئەدەین ئەوە شتێکی زۆر 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 بۆ ڕوون و ئاشکرایە کە ئەندام پەرلەمانەکانی کۆمەڵی ئیسلامی هەمیشە بەخوان و بەسەرکردەکانیانەوە دژی ئەم نەعەدالەتی و ئەم گەندەڵیە بوون باوەڕکە من ئەم شەو لە ماڵەوە نەبووم ماڵی پورم و خاڵەکانم ئەوان لە بڵم پشتگیری هێزێکیانە کرد بۆ نمونە فەکەکە یان هێزێکی دەفرۆشت و گەشتون بۆ قەنەعەتێ ئەیانوت ئێمە وەماگێ هاتووە ئەمە دوو دەنگدانە دەنگ بە کۆمەڵی ئیسلامی بێ یعنی من خۆم زۆر زۆر عەجیب هات بەڵێ هەنی خان چی وای لێ کردوون چی وای لێ کردوون ئایا سەرڕاستی هەڵوێستی سەرکردەکانیان ئەبینین سەرکردەکان ئەبینین بەڕاستی تاکە هیچ بکە خۆیان نافرۆشن لەسەر قسەی خۆیان سوورن هیچ شتێک یعنی ساتیان ناکاتەوە کەواتە تا چەند زەرورە هاوڵاتیان لەم پرۆسەی هەڵبژاردننی ئەم جارەدا کەسانێک هەڵبژێرن کاتیری ئەم حەزبە بن بۆی کە ئەوانیش لە ناو پەرلەمان و لە حکومەتدا جێپەنجان دیار بێت وە بەرگەی خۆفرۆشتن بگرن وەکو بەڕێستان باس لەوە دەکەن کە هەندێک کەس دوایەوە دەستنە حکومەت و پەرلەمان دەکەڕدرێن لە نانەم هێزانەوە وەڵای براکەم یەک شتێ یعنی من خۆم زۆر پێم خۆشە کە مرۆڤ تۆزە چاوکراوە بێ لەم سەدەی 20ەکەیە لە دوای 27 ساڵ بەڵێن و ئەم هەموو بەڵێنی باق و برێکەدار دوو لە ڕووی ئێوە دوو لە ڕووی
بینەران ئەم هەموو درۆدە لەسەر هەر نەبڕایە مرۆڤ خۆزێ ڕۆشنبیر بێ ساڵێ 2 ساڵ 3 ساڵ 4 ساڵ هیچ بازارێکیش بیگۆڕی دەمدەی بە کەسێکی کە ئەگەر شایانی نەبوو 4 ساڵی کەسەوە دەنگی پێمە دەرەوە. بەڵێ دایکی ئەحمەد لەسەر ئەمە پرسیارێکی ترم هەیە گە زۆر بە کورتی وەڵام دەیتەوە ببوورە هەنی خان دایکی ئەحمەد پەیوەندی دواترە هاوڵاتیان تا چەند زەرورە چونکە 4 ساڵی ئەوان بندە بەم پەنجەیە کە دەنگ بۆ ئەم هێزە سیاسی دەدەن تا چەند گرنگە بە جددی کتێبی لەسەر بخوێنەوە بەرنامەی حزبەکان بخوێنەوە شخصێتی کاندیدی حزبەکان بخوێنەوە بزانم کەسانێکن هیچیان لە هەمبانەدایە لە هەکبەدایە بۆی کە خزمەتی خەڵک بکەن زۆر بە کورتی سپاس دەکەم. وەڵای بەڕێزەکەم ئەزانی چۆنە یعنی هەڵوێستی پەرلەمانتارەکانی پێشوو خاص ئەم حیزبە یعنی کەسێک هەڵەبژێرێت کە شیاو بێت بە ئەو شوێنە کە بزانێت چۆن دڵسۆز بێت وانیا چۆن دڵسۆز بێت کارەکانی خۆی ڕاپەڕێنێت بەڕاستی زۆر بەداخل بۆ ئەو خەڵکانێکەوە زۆر سار بوونەتەوە لە هەڵبژارە من خۆم یەکێک بووم لەوانەی کە زۆر سار بوومەتەوە لێ بەڵام گەشتم بۆ قەنەعەتەی کە دەنگ بەم داوا لە خەڵکەکەم یەکجار بیگۆڕن یەکجار. سپاس بۆ هەنیخان بۆ هیوایی کە وڵاتیان گوێبیستی تۆ بنووە گۆڕانکاری یەکلانی کەم کرد لە کۆی پرۆسەی ژیانی خواندا دروست نەکەن تەنها لە کاتی دەنگداندا گۆڕانکاری دروست بکەن و توانای خۆگۆڕینیان هەبێت. دایکی ئەحمەد لە سلێمانیەوە لەگەڵمانە. دایکی ئەحمەد سڵاوی خواتان لێبێت بەڕێستان چیتان هەیە فەرموون. سڵاوی خوا لە تۆ تەواوی بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام بن. زۆر سپاس. لە سەبارەت بە لیستی 194 کۆمەڵی ئیسلامی قەناعەتی من تاکە لیستێکە کە ئینسان بتوانێت بۆ پەڕی متمانی خۆیەوە متمانی خۆیانیان باتێ. من جاری پێشە دەنگمدا بە کاکسۆران عومەر ینی هەر جارێک کە ئەم بینیت لەنا هەر کەسێکا بوومە ئەموو گەڵامە شانازی بۆ وەکەم کە دەنگم بۆ پیاوەداوە. هەستان کردووە کە دەنگتان خەسار بێجاری ڕابردوو تا چەند هەستان بە ئاسوودەیی کردووە کە دەنگتان بە کەسێک داوە دواتر ئەگەر نەیتوانی بە هیچ بکات لە عملی بەڕاستی بە گفتار لەگەڵ هاوڵاتیان و لە بەرەی هاوڵاتیان داماونەتەوە. ئایا تو ئەم 4 ساڵە ئاسوودە بووی کە دەنگ بە کەسێک داوە بەم جۆرە بووە؟ بالتأكيد من دەنگم بە کەسێک داوە بۆ پەڕیشانازیەوە باسم کردوێ لە شوێنانە یعنی من وام لێ هاتووە هەکەس بینی توێتی ئەو کەسە دەنگی داوە بۆ سەرا عومەر تۆمە دەنگم بە کەسێک داوەکە ڕەنگە هەموو حیز بەگلێ بترسێ بەڕاستی لەبەرەوە شانازی بەبوونیانەوەکەم پێوەستە کەوتنیان بۆ خواتە. زۆر باشە دایکی ئەحمەد تا چەند کۆمەڵی ئیسلامی بەگشتی لە موقیفە سیاسەکانی 4 ساڵی ڕابردوو لەبەرەی هاوڵاتیان داماوەتەوە کاتێک کە خۆپیشاندانێک هاوڵاتیان گربوونەتەوە سەرشەقام ئەو کاتێک کە هێز وڵانە سیاسەکانی دیکە بە منطقی هێز هەوڵیان داوە خۆپیشاندان و ناڕەزایەتیەکان کپ بکەنەوە کۆمەڵی ئیسلامی موقیفی لەو حاڵەتاندا چووە لەگەڵ دەسەڵاتدا بۆ یاخود خۆی میدیاکەی لە بەرەی هاوڵاتیان و لە بەرەی شەقامدا بووە. ئەگەر شتێکت بیرما بێت لە 4 ساڵی ڕابردوو کۆمەڵی ئیسلامی هەموو کاتێ لە بەرەی خەڵکا بووە ئەوە کاتێک ئێمە شانازی بۆ واکەین کە ئێمە کۆمەڵین لە هەموو شوێنێکا ناوی کۆمەڵە هێنین ینی شتێک نییە ڕوومان نەیەک باسی بێ حیزبێک نییە کە سەرمان شۆرتین کاتێک ناویان هێنا لەخوا بەزیا بە کۆمەڵی ئیسلامی تا کە حیزبەکە تا ئێستا توانی بێتی بە پاکی و بە پەرچانە خۆی توانی بێتی خەڵکی دابێ لەگەڵ خەڵکا بێ لە هەر شوێنێکا شتێک بوو بێ کۆمەڵی ئیسلامی یەکەم کەس بۆ یەکەم حیزب بۆکە هاتۆتە ناو بەرەی خەڵکەوە. دایکی ئەحمەد لە سلێمانیەوە سوپاس بۆ سەرنج و تێبینیە جوانەکانتان. گەرمیان لە کەلارەوە لەگەڵمانە فەرموو. سلام علیکم. عەلەیکە سەلام کاک گەرمیان سڵاوی خوا لە بەڕێستان سەرنج و تێبینیتان چییە فەرموون؟ والله من وەکو خۆم وەکو گەرمیانەیەک زۆر لە کۆمەڵی ئیسلامی ڕازیم. بۆچی لە کۆمەڵی ئیسلامی ڕازی؟ والله تا ئێستا هیچ خیانەتێکیان نەکردێ نە لە کورد نە لە کوردستان نە لە یعنی نە لە هیچ شوارزار پارچەی کوردستان هیچ خیانەتێکیان نەکردێ و خەڵکی دەستپاک و دڵپاکیان پیاوە لەناو کۆمەڵە ئەندام پەرلەمانەکانیان خەڵکی زیرەک و بەتوانیان بووە یعنی زۆر من لێ دەستیان ڕازیم و بەرە سەرکەوتنیان کرا ئینشەڵڵا. لە موقیفە سیاسیەکاندا کاک گەرمیان کۆمەڵی ئیسلامی تا چەند بەرەی هاوڵاتی و شەقامی هەڵبژارتووە پشتی لە دەسەڵات کردووە دیارە هەندێک لە هێز وڵانە سیاسیەکانی دیکە
زۆر جار باس لەوە دەکرێت لای دەسەڵاتیان گرتو و بە سەخفە و بە ڕێکەوتنی ژێربەژێر دیارەکە لە ڕووی مادیەوە هاوکاری دەکرێن بەڵام کۆمەڵی ئیسلامی تا چەند لای شەقامی بەرنەداوە بەڵام بەرگەی ئەم هەموو ناڕەحەتیانی گرتووە کە ڕوبەڕووی دەبنەوە. بەڵێ وڵای بە پێچانەوە یعنی ئەوەی کۆمەڵ کردێتی بۆ خەڵکی کوردستان چەندە بەرژەوەندی خۆی بۆ ناحکومەتە دەستبەرداری بەرژەوەندەکانی خۆ بە تایبەتی لەبەر خاتی خەڵکی کوردستان تا ئێستا هیچ بەرژەوەندی خۆی ئامۆژگاریتان چییە؟ ئامۆژگاریتان چییە بۆ ئەم هاوڵاتێنەی کە دەنگدانێکیان لە پێشە؟ ئەم دەنگدانە وەکو ئەوە وایە کە وڵاتیان خۆیان لە ژوورێکدا بنیشن و نەخشەی 4 ساڵی خۆیان بەدەستی خۆیان بنووسنەوە تا چەند هۆشیار بن وریا بن بە قسەی ئەم و ئەو هەڵنەخەڵەتێن و بە فیعلی بیر بکەنەوە کێ لەگەڵ ئەم خەونانەی کە لە 4 ساڵی داهاتوودا هەیەە یەک دەگرێتەوە دەنگ بەم هێزوولانە سیاسێ بدەن جا هەر هێزێک بێت. بەڵێ وڵای بە تایبەتی خەڵکی کوردستانی خۆماکەنە خەڵکێکی عاتفیە زوو یعنی فریوە خوا دەستی هەنێ قسەی بریخەدارە و شتانیان بۆکەن زوو هەڵە خەڵەتیان بەڵام فکر لە ڕابردووی خۆیان ناکەن بزانە چیان کردو چیان نەکردو ئەفزانە چیان وسەراتی و چیان پێنەگرێت بەڵام هەنێ دیسانە چ خەڵکێکی بەهێژدانێ سەیری حزبەکان کازانە چیان کردوان چیان نەکرێت یعنی کۆمەڵی ئیسلامی چەنە لە حکوومەتەوە و یعنی عینی بووە ئەندامی بووە لە حکوومەتە و وەزیری بووە ئەوانە کشتی خستە لایە بۆ بەرژەوەندی خەڵکی شستە لایە بەتاچان لە تە خەڵکان بۆ هەموو جۆرێ. سپاس بۆ کاک گەرمیان لە کەلارەوە سپاس بۆ سەرنج و تێبینی جوانەکانی بەڕێستان باوکی عەبدولقادر لە هەولێرە و لەگەڵمانە. باوکی عەبدولقادر سڵاوتان لێبێت بەڕێستان چیتان هەیە فەرموون. باوکی عەبدولقادر سڵاوی خوا لە بەڕێستان ئەگەر بکرێت لە ڕێگەی مۆبایلەکەتەوە جۆ لە من بگری سپاس دەکەم. باوکی عەبدولقادر فەرموون. من گوێم لە بەڕێستانە فەرموون. بەڕاستی خەڵک زۆر ڕۆژبینە دەنگ بە هەر کەسێک بدا یەک زار بشی دەنگ بە لایەنێک بدا جاری دومین حەز ناکە بۆ لایەنە بداتەوە لەبەر ئەوەی ڕۆژبین بووە بەڕاستی ڕۆژبین بووە. بەڵێ چێن ئەو هێزانەی کە خەڵکیان ڕۆژبین کردووە؟ خدای کاکە عەبدولقادر هەموو کەس دەزانی چێنەوانە هەموو خەڵک دەزانی بەس هەندێک خۆی لە خەت دەدا دەرێ هەموو وەچیەکن نا هەموو وەچێک نینە بەڵام لازمە ئەو ئەزبە گشتانە کە خەڵکێک دەنگیان پێدەدا ئەو خەڵکانەی خۆی بیناسن سپاسنامەشی بدەنێ قادری بگرن لە بیری نەکەن بەڕاستی ئەم هێزانی کە خەڵک ناومێت دەکەن مەبەستیان چیە لە ناومێتکردنی خەڵک؟ والله ناومید خەڵک کە دەستا دەنگ دەدا دەنگ بەلایەنێک دەدا لایەنەکانی هەموو دەنگەکان دەدزن و دەبەن لە خۆیان خەڵکە ناومێدە دەڵێ ئەمە دەنگ بە یەکێ دەدەم کە دەربچی ها دەرناچی دەنگەکەی دەژی لێ ناومێدەکە بستە سەر سندوق دەنگ بداتن بەڕاستی. بەڵێ سپاس بۆ سەرنج و تێبینەکانی تۆ باوکی عەبدولقادر لە ئەولێرەوە سپاس بۆ بەشداریتان. خەدیجە خان لە سلێمانیەوە لەگەڵمانە. خەدیجە خان سڵاوتان لێبێت. سڵاوی خۆی گەورە لە تۆی بەڕێز. زۆر سپاس. مەوقیف و ئەو پێگانەی کە کۆمەڵی ئیسلامی لە 4 ساڵی ڕابردوودا پێی تاقی کراوەتەوە تا چەند لە بەرەی هاوڵاتیاندا بۆ یاخود لە بەرەی دەسەڵاتدا بووە ئێوە چۆن هەڵی دەسەنگێنن؟ کۆمەڵی ئیسلامی لای دەسەڵاتی گرتووە لە 4 ساڵی ڕابردوودا یاخود لە بەرەی شەقام و بەرەی هاوڵاتی و بەشمەینەتی هەرێمی کوردستان ماوەتەوە؟ کۆمەڵی ئیسلامی لە ماوەی ئەم 4 ساڵەی پەرلەمانە کە هەمویان چوونە حکومەت هەڵوێستێکی جوانی بوو هەڵوێستێکی جوانی بوو بەڵام ئێستا لێرە خراپێکە ئەوەیە تاک ڕەوی لە کوردستان ناپەیا بووە تاکڕەویەکە لەلایەن هەولێرەوەیە حەبسی دەسەڵاتەکانە قۆڕەشی کردووە. ئێستا لە سنووری سلێمانیە هەمووی ئەم حیزبانە پارچە پارچە بوون بۆ نمونەیەکێتی دەنگەکانی کەمی کردووە هەموو دەسەڵاتەکان بتەوێ و نەتەوێ لە دەست یەکێتیایە هەموو ئابووری بە دەست یەکێتی وەیە پارتی حساب بە گۆڕان ناکە
حساب بۆ کۆمەڵ ناکە، حساب بۆ یەکگرتوو ناکە، حساب بۆ شاسوار ناکە. ئەگەر هەموو کورسیەکانی ئەم کوردستانە 111 کورسیە ئەم 4-5 تر هەموو ئەم کورسیانە بێن تاکە حسابیان بۆ ناکات، تەنها حساب بۆ یەکێکیەکە. لێراشێکێتی دەمەکانی کەمی کردووە کە دەمەکانی کەمی کردووە لێراچی کردووە پارتی تر بدەوێت نەدەوێت ئەمە قانونە بە یاسا هەڵسو کەوتەکەن بە یاساش گۆڕان ئەمە بە یاسا نەبوو دەنەکە ئەم بە قانون کەوتی بە یاسا کەوتی بەڵام تەسلیمی پارتی کرد و هەمی خۆڕش کردووە لە لای خۆی هەموو دەسەڵاتەکانی بەکارێنێ لێراچی کراوە لێرە خۆی سەپانوە بە 38 کورسی و خۆی سەپانوە بەسەر 56 کورسیە کە خۆی سەپانوە بەسەر 56 کورسیە ئەبێ لێرە خەڵک ئەم جارە تۆزێ هۆشیار بێتەوە هەموو کەسە دینی ئیسلامی خۆشەوێ هەموو کەسێ پێی خۆشە دینی ئیسلام سەرکەوێ بەڵام کە سەیرەکەی لەلایەکی ترۆ ناحەقیەکی زۆر 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 بەرامبەر بەلایەنێک ئەکرێ قل بەلایەن منتیقەیەک و ئەکرێ عنی دیۆکەمە خۆم لە بازاڕ مقابلەیەکی کەناڵی هینم کرد کوردستان 24 بەس لەبەرەوەی ڕخنەتی بوو باسی شەقام و بازاڕەکانم کردوتم بۆچی لایەنی پارتی ڕخنە لە منتوقەی سلێمانیە گرێت سەرۆکەکەی پارتی و سەرۆکی حکومەت سەرۆکی سلێمانی نییە بڕوا بێ عنی مەناعەتی نەبوو حەدای نەبەزان لەبەرەوە ڕخنەی تایە نابێ ڕخنەیان لێگری نابێ قیچیان پێ بڵێ بەڵامەکەونە بازار ڕۆژاری هەولێرمان وا لێ کرد شاری دووهۆکمان وا لێ کرد بەس تەنها ئەم ساڵەکە پێویستە ئەم جارە پێویستە دەنگەکانی یەکێتی زیاو کرێتەوە پێویستە کاکە گیان چ بۆ ئێوە بڕوا بێ چەنە پاڵپشتە بۆ میلەت یەکێتیەوە نە پاڵپشتە بۆ یەکێت بۆ کۆمەڵ ئەوەنە قەڵایە بۆ گۆڕان جا ئەگەر خۆتان ئەتانەوێ ئیشەڵا ئەم بارسەنگە ڕاز بێتەوە پێویستە ئەم جارە ئەم ناحەقیە قبوڵ نەکرێ لە پارتی. بەڵێ سپاس بۆ خەدیجەخان لە سلێمانی سپاس بۆ سەرنج و تێبینەکانی تۆ باوکی محەممەد لە سلێمانی و لەگەڵمانە فەرموو باوکی محەممەد. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. دەستخۆشیان بەنامەی لێکم زۆر سپاس باوکی محەممەد بەڕێستان سەرنجتان چییە لەسەر تەوەری بەرنامەکە فەرموو. دەستخۆشی بەرنامەکە لێکم بەڕاستی بەرنامەیەکی جوان و پەسەند و باشە دەستخۆشی لێکم زۆر سپاس بۆ بەڕێستان و بەرەی کۆمەڵی ئیسلامی لەگەڵ میلەت و لەگەڵ خەڵکدا بەڕاستی ئەوەی کە تۆزێک وێژانی ئینسانیەت لە دەناخیدا هەبێ دەزانێت چ کەسێک لەگەڵ میلەتا بووە دەزانێت چ کەسێک پاڵپشتی میلەت بووە لە فەقیری لە هەژاری لە نەداری لە ناخۆشی و لە ناڕەحەتیدا لە دەربەری و لە ماڵەکەی خۆیدا یعنی ئینسانێک وەک هاوڵاتیەکی ئەهم میلەتی کوردستانیە ئەگەر تۆ بە ویژدانی هەبێ دەزانێت چ لایەنێک چ کەسێک بەڕاستی لە ناڕەحەتترین لە هەژارترین لە سەرما و لە گەرمای ئەم میلەتەیە لەگەڵیدا بۆ دەستبەرداری مافەکانی نەبووە دەستبەرداری هیچ شتێکی نەبووە لەبەرەوەی کاتێکە بەجێ نەهێشتووە. زۆر باشە پێویستە لەم خولەی داهاتوودا هاوڵاتیان چێ بنێرن بۆ پەرلەمانی کوردستان لە کاتیرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان ئایا حەزبێک کە مووقفی لە هەستی باڵادا بەم جۆرە بێ و لە بەرەی گەل و لە بەرەی شەقامدا ماو بێتەوە پێتان وانە کادیرەکانیشی ئەوانەی کە کاندیدی کردوون پەروەردەی دەستیان حەزبن و لە پەرلەمان و لە حکوومەتدا ناگۆڕێن بەڵکو ئامانجیان خزمەتکردنی هاوڵاتیان دەبێت لەوێش؟ زۆر ڕاستە فەرمی باوەڕەکەی برا ئازیزەکەم قەنەعەتم پێ بکە باوەڕ بکە من وەکو خۆم یعنی حزبی نیم و وەکو شخصیت مەسەن حزبایەتی لەگەڵ هیچ کەسێکانیە بەڵام بەرنامەی کۆمەڵی ئیسلامی کادیرەکانی کۆمەڵی ئیسلامی پەرلەمانتارەکانی کۆمەڵی ئیسلامی یعنی وەکو کەسێکی بێلایەن بەڕاستی چۆتە ناخی دڵ و ناخی وێژدان و وێژدانی منەوە لەبەر ئەوەی کاتێکە بەڕاستی دڵسۆزانە بێرانە خۆدابڕانە لە ژیانی خۆیان لە ژیانی خەو و خۆشییان لە ژیانی ماڵ و منداڵیان لە ژیانی کاری حیزبی خۆیان بە شەو و ڕۆژ بەردەوام خزمەتی ئەم میلەتە خزمەتی ئەم وڵاتە خزمەتی ئەم فەقیر و هەژار و تەنانەت لە منداڵێکی هەچی و بێنازەوە هەتا کرێکارێکی سەر ئەو جادانە کاتێک کە کەسێک حاشایە بۆ هاوڵاتیەکی ئەم میلەتی کوردستانە کاتێک ئاڕەک ئەخواتەوە کاتێک کە شوشەکەی فڕێدا کە منداڵێک جەوزەکەی فڕێدا تەنانەت پاڵپشتی ئەو کرێکارانەی سەر ئەو جادانەش بوونە و پاڵپشتیان گردو و هارمەتیان داون لە ناخۆشی و لە ناخۆشیدا لە قەیران و لە غەیری قەیرانیشدا بۆیە من دەستخۆشیم هەیە ئینشاءڵڵا هیوای سەرکەوتن بۆ کادیرەکانی کۆمەڵی ئیسلامی من وەکو خۆم یعنی چەندەهای جار لەناو خەڵکدا دواندوو من خەڵکم دواندووە
یعنی بەڕاستی کادیرەکانی کۆمەڵی ئیسلامیان زۆر لاپەسەندە هەڵوێستیان مەردایەتیان خۆشەویستیان بۆ گەل و بۆ نیشتیمان بۆیە من یەک داواکاریەکەم هەیە ئەگەر یارمەتیم بدەیت یعنی داوا لە میلەتی کوردەکەم داوا لە هاوڵاتیانی دەنگدەری بەڕێز و ئازیزەکەم چونکە ئەمڕۆ ڕۆژی تۆیە ڕۆژێکە ڕۆژی تۆڵەفەنەوەیە ڕۆژێکە کاتێکە بێنەوتیەکە بیر نەچووە ئەی هاوڵاتی کوردستان ئەی هاوڵاتی ئەی موچەخۆران معاشەکەت بیر نەچێ ئاگادار بە ینی بزانە چێ پاڵپشتی تۆی کرد چێ بۆ دیفاعی لە ماف و لە حەقە خوراوەکانی تۆ ئەکرد بەڕاستی من هیوای سەرکەوتن بۆ کادیرەکانی کۆمەڵی ئیسلامی دەخوازم هیوادارم ئینشاءالله باشترین دەنگێنن هیوام سپاس بۆ سەرنج و تێبینی جوانەکانتان کۆمەڵێک هاوڵاتی دیکە لە سەرهێڵی پەیوەندی وەستاون دەبێ ئەوانی شوەربگرین سپاس بۆ سەرنجەکانی بەڕێستان کاک عومەر لە قەڵازێەوە لەگەڵمانە فەرموو کاک عومەر کاک عومەر سڵاوی خواتان لێبێت بەڕێستان سەرنج و تێبینیتان چیە لەسەر تەوەری بەرنامەکە فەرموون باشی براکەم زۆر سپاس ئەلو کاک عومەر من گوێم لە دەنگی بەڕێستانە فەرموون قسە بکەن برا جوانەکەمەوە هەڵبژارتنە ئەوە داوا لە خەڵکی یاریمی کوردستان دەکەم کە زۆر باشە بەردەوامە فەرموون وەکو خۆم هەر کەسێکی سۆرانی بێ هەر کەسێکی سۆرانی بێ بنا ئەدەنگ بۆ پارتی بدا پارتی هەموو شتێکی خۆرەش کردووە دەبێ ئەمە شتێکی وا بکەین ئەمەن لە هێزی ئاساییشم دەبێ شتێکی وا بکەین کە دەنگی پارتی لە محافەزەت سلێمانی کەم بکرێت کاک عومەر لەسەر مووقیفی کۆمەڵی ئیسلامی لە 4 ساڵی ڕابردوودا چیتان هەیە تا چەند کۆمەڵی ئیسلامی لە بەرەی گەلدا بووە سەدانەوەتونۆ کەواتە هاوڵاتیان تا چەند پێویستە دەنگ بە کاندیدی هێزێک بدەن کە لە سەدانەوەتونۆ لەگەڵ هاوڵاتیاندا بوون وەڵی کۆمەڵی ئیسلامی بێ یاخود یەکێتی بێ لەو دوانە باشە لەو ئەو دوانە کە دەنگیان پێ بدەی ئەمەن بۆ خۆم یانێ سەربەلایەنی یەکێتی بم دەنگێش بۆ یەکێتی بدەم بەزاوە لە هاوڵاتیان دەکەم داوا لە هاوڵاتیان یاریمی کوردستان دەکەم کۆمەڵی ئیسلامی بێ چێ یەکێتی بێ ئەو دوانە هێزی ڕاستەقینەن کاک عومەر ئەوەی کە لە ئێستادا هاوڵاتیان لە شەقام باسی دەکەن بەڕاستی سەرنج و تێبینیەکانتان وەکو هاوڵاتیەک ڕێزی لێ دەکرن بەڵام ئەوەی کە لە شەقام دەگوزەرێ هاوڵاتیان دەڵێن کە ئەم دوو هێزە هەمیشە بە جوت حەزب ناویان دێنن و هەمیشە وەکو یەک سەیریان دەکەن بەڕاستی هاوڵاتیان لە سیاسەتی ئەم دوو هێزە لە هەرێمی کوردستان بێزارن بۆیە پشکی ئەو گەندەڵیانەی کە هەرێمی کوردستان لە سێکتەری ئیداری سێکتەری ئابووری سێکتەری پەیوەندیەکان لەگەڵ ناوخۆ و دەرەوەدا هەیە پشکێکی بەر ئەم هێزەی کەوتووە کە بەڕێسان ئاماژەی بۆ دەکەن بەڵام تا چەند ئەو هێزانەی وەکو هاوڵاتیەک گرنگە ئەو هێزانەی کە لە گەندەڵیەوە نەگلاون هاوڵاتیان ڕوو لە ئەوام بکەن وە دەنگی خۆیان پێ بدەن بەڕێزم گوێم لێ بگرە لە هەرێمی کوردستان دەبێ هێزێکە بێ کە پارتی بشکێنێ کاک عومەر ئەمە کایەکی سیاسیە ئەمە کایەکی سیاسیە پارتی دموکراتی کوردستان سیاست دەکا یەکێتی نیشتیمانی هەروە و کۆمەڵی ئیسلامیش بەم جۆرە ئەوە لە بێگەڵی ئەوە دەنگی هەموو میلەتی کوردی کوردستانی داخستە بوو 5-6 مانگانەوە ئەوە کەی سپاس بۆ کاک عومەر لە قەڵازیەوە سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان سپاس بۆ بەشداریتان کۆمەڵێک هاوڕێی دیکە لەسەر خەتن و دانەوێت پەیوەندی بکەن دایکی شایان لە کوێوە لەگەڵمانە لە هەڵەبجەوە لەگەڵمانە فەرموو دایکی شایان لە قەڵازیەوە ببوورە دایکی شایان فەرموون السلام عليكم. عليك السلام ورحمة الله دايك شان. دست خوشیم لبرسو ل کۆمەڵی ئیسلامی بەگشتی لە هەموو ئەندام و لایەنگر و هەموو ئەو بەرەزانەی کە متمانەی خۆیان بە متمانەیەکی یەقینەوە دەنگ دەدەن بە کۆمەڵی ئیسلامی سڵام بە هەمویان دەستخۆشی لە هەر هەموو کارمەندە بەڕێزەکانی پەیامەکەم کە لێ نەبراوانە مادونە ناسانە کار دەکەن و هەموو ئەندامەکان بە تەئکید سەرکەوتنی کۆمەڵی ئیسلامی بۆ بچووکترین ئەندام دەگەڕێتەوە چونکە هەمویان پەروەردەی ئەو قوتابخانەیە کە بە مەردانە پەروەردە کراون کە بۆ خزمەتکردنی وایانی کرا بۆ خزمەتکردنی دین و ژینی خەڵک بژین
بەڕاستی ئێمە وەکو هاوڵاتی بە متمانەیەکی یەقینەوە دەنگ دەدەین بەو لیستە چونکە دەزانین دەنگمان بە هەدەر ناچێت دەزانین خاک و نیشتیمانمان نافرۆشرێت دەزانین حیاتمان پارێزراو دەبێت. ئەم هێزانەی کە دایکیشان خاک و نیشتیمانیان مەگەر فرۆشتووە؟ بەڵێ؟ ئەم هێزانەی کە هیچیان خاک و نیشتیمانیان فرۆشتووە تاوەکو کۆمەڵی ئیسلامی نەیفرۆشێت؟ بەڵێ بە تەئکید فرۆشتوویانە بگرە هاوڵاتیەکانیشیان فرۆشتووە سنوورەکانمانیان فرۆشتووە ئێستا سنووری قەندیل بگرە یعنی هەتا ناو جەرگەی کوردستانی فرۆشتاوە نەک سەر سنوورەکانمان نەک هاوڵاتیەکانمان بۆیە کۆمەڵی ئیسلامی ئەگەر ئەندامەکان پەرلەمانەکانیشی کەم بوون بەڵام زیاد لەوەی کە پێیان کراوە کردویانە لێنە بڕاوانە یعنی ئەوەندەی پێیان کرا بێ درێژیان نەکردو خەڵک ئەگەر ئینسافی هەبێ ئەگەر ویژدانی هەبێ بەیەقینەوە بۆ دین و هەم بۆ دنیا هەم بۆ دایکی شایەن تا چەند هاوڵاتیان پێویستە لەم قۆناغەدا کە پێش هەڵبژاردنەکانە هۆشیار بن چاوکراوە بن وەکو فیلمێک ڕابردووی 4 ساڵی ڕابردوو 27 ساڵی حکومڕانی ئەم هێزانە بێنەوە بەرچاوی خوان و بزانن داخوا بەڕاستی کێ دڵسۆزێتی بۆەوەی کە متمانەی خوانی پێ ببەخشن بۆی کە بیانکەن بە براگەورەی خۆیان و حکومەتداری و دەوڵەتداری 4 ساڵی ئایندان بۆ بکەن. هاوڵاتیان تا چەند گرینگە لەم قۆناغەدا هۆشیار بن و چاوکراوە بن وە لە گوندی خوێدا نەژین. وڵا ئەوەیان زۆر ڕاستە بە تەئکید خەڵک دەبێت هۆشیار بێت دەبێت چاوکراوە بێت کاتێکە تو ئێستا من گلەی دەکەم دەبێت کاتێک من تۆڵە لەو دەسەڵاتە بکەمەوە ئەو کاتێک کە دەنگدانە بێنم کەسێک هەڵبژێرم کەشیاو بێ کە خزمەتی کردبێت ئەو چند موچاوانە لابەرم کە کاتێک منیان لە بیرنیا من نیشم پێ ئەو منی بیرنیە بەڵام ئێستا دێت دەگەڕێ داوام لێ دەکات چۆن چونگای سەیت پێویستی پێمە بەڵام من کاتێک پێویستم بە ئەوە ئەو تەنانەت هەر پڵاوێکشم لێ ناکات دەرگای دایرەکەشم بۆ ناکاتەوە. بەڕاستی من متمانم بە کۆمەڵی ئیسلامیە هیواشم پێیانە و دەستدانم کە ئەوان چونگە بۆ دین و دنیا دەیکەن. بەڵێ سپاس بۆ هەموو هاوڵاتیان دەنگیان پێ بدەن. سلام علیکم. وعلیکم سلام. سپاس بۆ دایکیشان لە قەڵاسیەوە. بەڕێزان لە هەرێمی کوردستان وەکو کاک هاوڕێ لە سلێمانیەوە لەگەڵمانە دواتر ئەمە تەواو دەکەم. فەرموو کاک هاوڕێ. هەموو کاتێکتان باش کاک هاوڕێ. زۆر زۆر سپاسەکەم دەستخۆشی بەرنامەکەتان دیەکەم. سپاس بۆ بەڕێستان. هیوادارم ئەم بەرنامەیە کەڵکی هەبێ بۆ میلەت. لە ڕاستیە ئێمە لە شوێنێ لە وڵاتێکە ئاژین بتوێنێتەوێ ئەوەی کە دەسەڵاتی بەدەستەوە بێ ئەو وڵاتە بابەڕێوە بێتە خۆشی بێ و ترشی بێ هەر بچی بۆ دەنگان و نەچی بۆ دەنگان بەسەراحەت هەر یەکێتی پاسیار هەر ئەو ملپانانە دەسەڵاتیان بەدەستەوە و دەسەڵاتەگر نەدەست و یعنی ئەوەشی کە هێزی نەبێ ئەبێ هەر بۆ خۆی یعنی یعنی ئەبێ هیچ دەسەڵاتێکی نەبێ هەر ئەندام پەرلەمانەکانی ئەشناق پەرلەمان و توانای قسەکردنیان نییە جا پێشتان ناخۆش نەبێ هێزەکانی ئۆپۆزیسیۆن پێویستە یەکیان بکردایە پێویستە لە بەرژەوەندی میلەتە هەموو یەکیان بکردایە و بێ لەوەش یعنی لەسەر میلەت شەرتان بکردایە نەوەکو ئێوە حیزب ئیسلامیین حەڵاڵ و حەرام لێگەێنەوە حەق ئەو پارەی کە وەریەگرن بە حەڵاڵەی بزانن یعنی لەسەر میلەت تەنانەت بێتە قەزەی کاک هێمن سیرکە لەسەر مووقفی پەرلەمانتارەکانی کۆمەڵی ئیسلامی کە لە پەرلەماندا بوون بەڕێستان شاید حەڵی ڕووداوە سیاسیەکان بوون ئەو کاتانەی کە هێز و لانە سیاسیەکان داوە لە پەرلەمانتارەکانی کۆمەڵی ئیسلامی دەکەن دەنگ بە یاسای سەرۆکاتی هەرێم دەن بۆی کە ماوەی سەرۆکاتی سەرۆکی هەرێم درێژ بکرێتەوە ئەو کاتانەی کە دەرگای پەرلەمانی کوردستاندا دەخرێ ئەو کاتانەی کە وڵاتیان بۆ نان و قوت و بژێوی و پێداویستی سەرەتایی دەڕژێنە سەر شەقامەکان لە هەموو ئەم مووقیفانەدا بەڕاستی من دەمەوێت سەرنجی ئێوە لەسەر ئەوە وەربگرم کۆمەڵی ئیسلامی حەقی بە دەسەڵات داوە بەڵێ دەسەڵات لەسەر حەق بۆ یاخود هاوڵاتیان لەم پرسانەدا کۆمەڵی ئیسلامیان بە حەق زانیەوە بۆ پێی کە ڕویان لە هاوڵاتیان کردووەوە لە بەرەی گەلداماوەتەوە. برابر ڕێزەکەم لە ڕاستیە ئێمە لە ڕۆژگارێکین ئەگە بتوێ زاڵم هەر درێژە بۆ گەندەڵی خۆی بە ئەوە نابێ خۆ پیشاندان و ئەم سەراوسە من ناژمێ مشکی لە بکرێتە وڵاتمانەوە وڵاتمان بەرەو ناخۆشی بڕۆ بەڵام
ئەم وڵاتە بۆ نمونە پارتی قسەیشان کردو بۆ کۆمیدی و توانە ئەگەر لەگە سینە انتخاباتکە پارتی باسەوە ئیتر سەری خۆمان بۆ بێشێنین بەم جۆرە کاک ئێمن ئەگەر ئێمە بەم نەسەبیر بکەینەوە بەڕاستی ئێمە جۆرێکە لەم استراتیژیەتی کە ئەم هێزانە دان ڕشتووە بۆی کە خەڵک ناومێت بکرێ ئایا بەڕاستی ئێمە لەو حاڵەتەدا پێکراوی دەستی ئەو استراتیژی ئەوان نابین لە کاتێکدا کە وڵاتێ ناوە بیر بکەنەوە بە فیعلی هەر لانگرانی ئەم هێزانە دەچن بۆ دەنگدان و دواتر تۆپەکانیشە لە ساحەی خواندا دەبێت و وەدەسەڵات لە دەستی ئەواندا دەبێت پێتان وانە ئەم جۆرە بیرکردنەوەی هەڵەیە برا بەڕێزەکەم بە سەراحەتێ با قسە بکەین هەر کاتێ هێزی پێشمەرگە بوو بە هێزی نیشتیمانی دەسەڵات لە دەی ئەم هێزانە کە زۆرینە بن کاک هێمن یەکێتی و پارتی چەندین ساڵە زۆرینە بوون نانتوانیوە بیکەنە یەک هێز بەڵام ئەم هێزانی کە ئیدعای ئەوە دەکەن کە زۆرینە بن لە پەرلەماندا ئەمە کارێکی ئاسان نییە کە بیکەن بۆچی چانسێک نەدەین بە ئەوان بۆچی هەلێک و دەرفەتێکیان پێ نەدەین وڵی ڕاستەکەی پێ بڵم من گەنجێکم تا ئێستا وازم سێ انتخابات نەچوم پێشتر ئەچووم بەس سێرم کشتەکە بێفایدەیە وتم بە هەر نەچم بەسەراحەت لە ڕاستیە ئەمە بەشێکە لەم پرۆسەی کە خزمەت بە ئەم مانەوەی ئەم هێزانە دەکات کاکێ من ئەم جۆرە بیرکردنەوەیەکی مەیوسکردنەوە ناومێدکردنی هاوڵاتیانە بەڕاستی لە بەرژەوەندی پرۆسەی چاکسازی و گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستاندا یەک ناگرێتەوە باشە یەک پرسیار لە برای خۆ دەکەم لە برای خۆمەکەم من گەنجێکم ئەگەر یعنی حەزەکەم ژیانێکم هەبێ ژیانێکی شایستە تۆزە ڕێکبێک بتوانم ژیانێ پێکۆ بنێم یعنی کە ژیانم هیچ نەبێ ئەگەر خۆم شتێکم پێ نەبێ بۆ خۆم سەرتیکەم بێئیش و بێکار بم کەسێکی ئاور لە من باتەوە سپاس کاکێ من هاوکارانمە ئاماژە بۆ دەکەن کاتی بەرنامەکە تەواو بووە بەڕێستان کۆتا پەیوەندیە ماڵقێن بەڕاستی سەرنجەکانی بەڕێستان بەشێکن لەم پرۆسەی ناومێدکردنەی کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان گرتویانەتە بەر بۆی کە وڵاتیان ناومێد بن لە پرۆسەی گۆڕانکاری کە ئەمەش خزمەت بە پرۆسەی گۆڕانکاری ناکات ئەگەر بێت و ئێمە مێژووی وڵاتانی خۆرئاوا و ئەوروپا بخوێنینەوە لە قۆناغی دوای شەڕدا ئەم قۆناغی ئێستادا بۆ قۆناغی پێش بوونیاتنان ئێمە لەم قۆناغەداین وا تێپەڕاندنی ئینتقالکردنی ئەم قۆناغێکی قورسە ئەگەر خوێندنەوەمان لەسەر مۆزوع هەبێت لەوێ تا 30-40 ساڵی تریش بخیانێت اینجا دەبین بە وڵاتێکی مؤسەسی وەکو وڵاتانی ئەوروپا بۆیە ئێمە پێویستە دوور بکەوینەوە لەم جۆرە بیرکردنەوە سلبیانە چونکە بەڕاستی ئێمە لە قۆناغەکانی پێش قۆناغی بوونیاتنانی کۆمەڵگەیەکی شارستانی تیدا دەهێڵێتەوە سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێزیشان بەڕێزان هاوکاران مامەژە بۆ دەکەن کاتی بەرنامەکە تەواو بوو تاوەکو بێگەیشتنەوە لە سبەی کاتژمێر 4 سەر لە ئێوار هەموو لاکتان بەخوای گەورە دەسپێرم خواتان لەگەڵ